سێمانگ تێدەپەڕێت بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێی محەممەد شیع سوودانی کە دوای یەک ساڵ ململانەی توندی نێوان لایەنەکان ئەو حکوومەتە لە کۆتاییدا پێک هێنرا، بەڵام لەنێ ئەو پۆستە گرنگانەی کە بۆ کورددانراون لە ماوەکانی ڕابردووشدا بەر لە حکوومەتەکەی سوودانیش ئەو پۆستانە سەرجەمیان بە کورد نەدراون، بە عقلیەتێک مامەڵە لەگەڵ کورد کراوەکە واتە پشکی لە نێو حکوومەتی عێراقدانە. هاوکات کۆمەڵێک پرسی گرنگ هەیە لە پەرلەمانەوە تا ئێستا یەکلایی نەبوونەتەوە بەهۆی هەمان ململانێ و کێشە کە لە نێو لایەنەکاندا هەیە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە چارەنووسی ئەم پۆستانە یەکلایی بوونەوەیان و هەروە ئەو پرۆژە یاسا گرنگانی کە پێویستە حکوومەت لەسەریان بڕیار بدات. بەڕێز ڕێبوار هادی ئەنجامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕێبوار، ئەم کاتت باش، با سەرەتا لەبارەی داواکاریەکەی هاوپەیمانی دارەدانی دەوڵەتەوە قسە بکەین. داوای کردووە کە پرۆژە یاسای بودجەی 2023 ڕەوانەی پەرلەمان بکرێت. ئایا پێدەچێت بەم زوانە پرۆژەکە بگاتە پەرلەمان؟ چارەنووسی چی لێدێت؟ بەڵێ، زۆر سپاس لە جەنابتان. سەبارەت بە پرۆژە یاسای موازنەی عێراق دەبوایە لە ماوەی ڕابردوو پێش کۆتایی هاتنی ساڵی یەکەم بگەیشت وایە پەرلەمان، بەڵام دیارە لەبەر هەندێک کۆکارکە تایبەت بە حکوومەت و لەبەرەوەی حکوومەت لە نوێ دەست بەکار بوو ئەو پرۆژە یاسای تاخیر بوو لەوەی کە بگاتە پەرلەمان، بەڵام ئێمە لە دوێنێەوە داخلی ساڵی دووەم دەبین لە دەورەی پێنجەم و لیژنەکانی پەرلەمان دەستیان بەکارەکانی خۆیان کردیتەوە و تەسەوەر دەکرێت لە هەفتەی دادێ دانیشتەکانی پەرلەمانیش دەست پێ بکاتەوە و لەو چەند ڕۆژەی دادێ چاوەڕێی ئەوەی دەکەین کە پرۆژە یاسای موازنە بگاتە پەرلەمانی عێراق و لێرەش لە لیژنە تایبەتمەندەکان کاری لەسەر بکرێ و یەک لەو بابەتانەیە کە داواکاریی جددی لەسەر هەم لە پەرلەمان و هەم لەلایەنە سیاسیەکانیش کە پێویستە حکوومەت لەو چەند ڕۆژەی دادێ و بابەتەیەک لا بکاتەوە پرۆژە یاساکە بنێرێت بۆ پەرلەمان. باڵێ، بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق دەڵێن ناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان دوا دەکەوێت تا کاتی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا و گەڕانەوەی. ئایامە پەیوەندی بە بابەتەوە هەیە؟ کاتەکە دیاری کراوە؟ بەجێرە ئەوەی کە لە دەستور باسی لەوە کراوە بەجێرە یاساش پێویستە کە پێویست بوو پرۆژە یاسای موازنە بگەیشت وایە پەرلەمان، بەڵام وەکو باسم کە لەبەر ئەو هۆکارانە ئەو پرۆژە یاسای دواخرا ئێستاش لایەنەکان دەکەنەوە و پەرلەمانیش لەسەر ئەو بابەتە چاوەڕێی ئەوە دەکات کە بە زووترین کاتە ئەو پرۆژە یاسای بگات، بەڵام وەکو دەزانن پرۆژە یاساکەش پێویستی بەوەیە کە لە وەزارەتی مالی عێراقی و لە وەزارەتی تەختیت و لە وەزارەتەکانی دیکە ئامادەکاری بۆ بکرێت پاشان بدرێتە ئەنجومەنی وەزیران لەوێ دەریشتەنجی لەسەر بدرێت پرۆژە یاساکە بگاتە پەرلەمان. پێویستە لە زووترین کات ئەو پرۆژە یاسایە بگات. باشە، بەڕێز ڕێبوار، کۆمەڵێک پۆست هەن کە لە ماوەی ڕابردوودا پشکی کورد بوونە لە حکوومەتی عێراق. 380 پۆستن تا ئێستا تەنیا بەشێکیان دراون بە کورد، 200یان بە کورد نەدراون. هەوڵەکانی کورد بۆ وەرگرتنەوەی پۆست و ئستحقاقەکانی خۆی لە بەغداد چی لێ هاتووە؟ دەکرێت بڵێن ئەتوانین گەشتبین بین لەم حکوومەتەدا بتوان وەری بگرنەوە؟ زانی کە دێن ئێمە باس لە پۆستەکان دەکەن پێویستە بە شێوەیەکی دیکە باستەوەی بکەین. ئایا ئێمە وەکو پێکاتی کورد لە عێراقدا لە وڵاتە شەریکین لە وڵاتیان ئەوە مشارەکەیە لە حکوومەتەکان دەکەین و بەست بەوەی برێن کە کورد بەشێکە لە حکوومەتی عێراقی، یانیشەوەتە ئێمە بە فعلی شەریکی ئەو وڵاتین. لێ پێویستە بگەڕێنەوە سەر شێوازی بەڕێوەبردننی ئەو وڵاتە کە ئێمە باستەوە دەکەن شەریکین لە وڵاتە کە شەریک بین لە وڵاتە پێویستە ئێمە لە دروستکردنی بڕیار و لە وەرگرتنی بڕیار لە وڵاتە وەکو کورد مشارک ینی با بڵێن شەریک بین و ئێمە خاوەنی بڕیار بین لەگەل لایەنەکانی دیکە. و معلومیشە لە لای بەڕێستان و لای خەڵکیشکە ینی وەرگرتنی بڕیار و بەڕێوەبردننی ئەو وڵاتە پێویستی بەوەی هەیە کە ئێمەش وەکو کورد پێکاتی کورد لەو شوێنانێکەوە بڕیاریان بەدەستە لە حکوومەتی عێراقی خەڵکی کوردیشی لێبی لە ئەوەی لە بەڕێوەبردنەکە بەیەکەوە ئەو وڵاتە بەڕێوەبین. بۆیە ئێستا کە دێن باس لە پۆستەکان دەکەین پێویستە باس لەوە بکەین ئەو پۆستانی کە کورد وەری دەگرێت، هەتا چەند کاریگەری هەیە لەسەر بەڕێوەبردننی ئەو وڵاتە، هەتا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو شوێنانە شوێنی وا گونجاون کەەوە کاریگەریان لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستانی شەبیتن. بۆیە لە حکوومەتەکانی پێشوو بەڕاستی ئەو بارودۆخی کە بەسەر عێراقدا تێپەڕی زۆربەی ئەو پۆستانی کە هەن
لەلایەن لایەنەکانی دیکە پۆستەکانی کورد با بڵێن لەلایەن لایەنەکانی دیکە پڕکرانەوە و معلومیشە دەستور لەو بابەتە باسی لێوە کردو لە مادەی 61 باس لەوەی دەکاتن ئەو پۆستانێکەوە پۆستی تایبەتن پێویستە بێنە پەرلەمان و دەنجی لەسەر بدرێت کە دێتە پەرلەمان و دەنجیشی لەسەر دەدرێتن کەواتە پێویستە با بڵێن یەکدەنجی لایەنە سیاسەکانی لەسەربی بە کوردیشەوە لەوەی بتوانرێت دەنجی لەسەر بێت لایەنەکانی دیکە ناتوانن بە تەنیا ئەو پۆستانە تێ بپەڕێن پێویستە ئێمەش لەگەڵیان ڕێک بکەوین لە ئەوەی ئێمە دەنگ بە کاندیدەکانی ئەوان بدەن ئەوانش دەنگ بە کاندیدەکانی مە بدەن و بتوانین بێکەوە پرۆسەکە بتوانین بێکەوە هەیکەلەتی ئەو حکوومەتە تەواو بکەین بەڵام بەداخەوە ئەوەی کە ڕوویدا لە ساڵانی ڕابردوو لە حکوومەتەکانی پێشوو وەکو حیلەیەکی قانونیاویش ئەوە دەستوری ئەویشەوە بکە ئەو پۆستانە بە وەکالەت پڕدەکرانەوە ینی نەدەهاتنە پەرلەمان و دەنجی لەسەر بدرێتن معلومیشە بەڕێوەبردننی هەر پۆستێک بە وەکالەت کاتێکی دیاریکراوی هەیە ناکرێت چەندین ساڵ پۆستی وامان هەیە ئێستا زیاتر لە 10 ساڵە لەلایەن خەڵکانێک بەڕێوە دەچێت کە ئەسڵەن لە پەرلەمان دەنجی لەسەر نەدرایە ئەوش لە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان ئیتلافی ئیدارەی دەوڵەتکرا بە ئێمەش و لایەنەکانی دیکە شێک لەو بابەتانە بوون کە بابەتێکی جددی بوو ئیشی لەسەرکرا و ڕێکەوتنی لەسەرکرا پێویستە ئەو پۆستانە جارێکی دیکە پێداچنەوەی پێ بکرێت هەر ئەو پۆستانی کورد و پۆستی لایەنەکانی دیکەش بەڕاستی سنەش لەو بابەتە کێشیان هەیە پێویستە ئەو پۆستانە جارێکی دیکە دابش بکرێنەوە بەسەر لایەنەکاندا و جارێکی دیکە بێتەوە پەرلەمان و لە پەرلەمان دەنجی لەسەر بدرێت کە پێویستی بە دەنجی پەرلەمان بوو کەواتە پێویستی بە ڕێکەوتنی شەیە بۆ ئێمە چاوەڕێ دەکەین لەو چەند ڕۆژی دادێ لە ماوەی دادێ لەسەر ئەو بابەتانە ڕێکەوتن بکرێت جارێکی دیکە ئەو پۆستانی کە بە وەکالەت بەڕێوە دەچن لەو خەڵکانە وەربژیرێتەوە ویان ئەوەتە ئەوانەی کە باشە بەڕێز ڕێبوار کێشە سەرەکیەکەەوە بەربەستە سەرەکیەکەی بەردەم یەکلا نەبوونەوەی ئەم پۆستانە ئایا مامەڵەکردنی عراقا بە هەمان ئەقلیەت کە کورد وەکو هاوبەشێکی خۆی نازانێت یا ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان بەتایبەت لایەنە کوردیەکانە لە نێو یەکتر کە نەیانتوانیوە تا ئێستا ئەو پۆستانە وەربگرنەوە بەڕای من هەردوو هۆکارمان هەیە ئەوەیەکە ئێمە وەکو شەریک لە وڵاتە خاوەنیە وڵاتێن ئێمە پێمانەوە ئێمە میوان نین لە بەغدا و میوانیش نین لە وڵاتە حەقی خۆمانە وەکو ئەوەی کە دەستور حەقی بەمەدا وەکو ئەوەی کە ئێمەش ژمارەی زیاتر لە نزیکەی 125 ئەو وڵاتە پێک دێنین وەکو کورد کەواتە پێویستە بەجێرەی ئەو پشکێک کە هەمانە لە کوردستان و ئەو ناوچە کوردستانیانی دەرەوەی هەرێمیش کە گەر ژمارەی کورد حساب بکەین بێکەوە پێویستە ئێمە بەجێرەی ئەو ژمارەی کە هەمانە بەشمان هەبێت لە پۆستەکانی ئەو وڵاتە ئەو یەک لەو کێشەیانەیە بەڕاستیە تا ئێستا هەندێک لە لایەنی عراقی نەگەیشتینە با بڵێن ئەو بڕیارە جددیە کە بە یانی با بڵێن ئەو ئیرادەیان نییە کە کورتیش بەشێک بێ لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە و شەریکی فعلی بێ لە بەڕێوەبردننی ئەو وڵاتەوە هۆکارێکە هۆکاری دومیشان وەکو بەڕێزت باس کردەوەیەکە پێکاتەکان یان با بڵێن لایەنە سیاسیەکان لە هەر پێکاتێک چەند لایەنێکی سیاسین و کێشەش لە نێوان لایەنەکان هەیە هەر کەسە لەسەر ئەو بەشەی کە بەجێرەی ئەو تەمسیلەی کە هەیەی لە پەرلەمان ئەو ژمارە ئەو دەنگانی کە هەیەی لە پەرلەمان داوای استحقاق خۆی دەکاتن و هەندێکی لە استحقاق خۆیان زیاتر داوا دەکەن ڕێکەوتنەکان بەڕێز ڕێبوار بڕیارە سەرۆکی لیژنەهەمیشەیەکانی ئەو بابەتە ڕاوەستاوە نێو پەرلەمان یەکلایی بکرێتەوە ئەمە بە دەنگدان دەبێت یا ڕێککەوتن دەبێت لە نێو پەرلەمانەوە چۆن یەکلایی دەکرێتەوە بە پێی کورسی دەبێت چۆن ئەم بابەتە بەڵێ وەکو دەورەکانی پێشووتریشکە بەو شێوەیە بووە هەر لایەنێکی سیاسی بەجێرێ ئەو کورسیانێک کە هەیەی لە پەرلەمان استحقاقی خۆی دیاری دەکرێتن لە لێژنەکان و لێژنەکانیشدا بەشکراینە بەسەر سێ بەشدا ئەوانەی لیژنەی ئەلف و لیژنەی با و لیژنەی جیم دیارە پێکاتەی کوردیش لە پەرلەمانی عراق 5 تا 6 لیژنەی بەبەردەکەوی لە کۆی ئەو لیژنانەی کە هەیە لایەنەکانی دیکەش هەروە ئەوەش پێویستی بەوەی هەیە کە لایەنەکان لە نێوان خۆیاندا ڕێک بکەون وەکو دەورەکانی پێشووتریش دوای ئەوەی کە دانیشتنی سەرۆکات با بڵێن سەرۆکی کوتلەکان دەبی دابەشی لێژنەکان دەکەن و جارێکی دیکە دێنەوە ناو لێژنەکان و بەجێرەی پەیڕەوی ناخۆش پێویستە هەر لێژنەک لە ناو خۆی ئەندامانی ئەو لێژنەیە سەرۆک و جێگیری یەکەم و جێگیری دومیش هەڵبژێرن لە پەیڕەوی ناو خۆی نوێش دەستکاری ئەو کرا دوو جێگیری دەبێتن سەرۆکی باشە کە یەکلایی دەبێتەوە سەرۆکایەتی پەرلەمان کە یەکلایی دەبێتەوە لەو 25 لیژنەیە کە یەکلایی نەبووتەوە کورد چەنی بەرەکەوێت هیچ لێژنەکێک لا نەبێتەوە کە باسم کرد هەتا ئێستا هەموو لێژنەکان ئێستا تا ئێستا دانیشتنی لەسەر دەکرێت لە نێوان سەرۆکایەتی کوتلەکان و هەر پێکاتەوە داوای بەشی خۆی دەکاتن و دانیشتەکان بەردەوام لەسەر ئەو بابەت ئەگەر بێنەوە سەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێویست بوو هەر لە سەرەتای دەست بەکاربوونی لێژنەکان و سەرەتای دابشکردنی ئەندامانی پەرلەمان بەسەر لێژنەکان لە ماوەی
دەڕۆژدا سەرۆکی لێژنەکان هەڵبژێردراونە بەڵام ئەوە وەکو باسمان کرد ڕێگنەکەوتنی لایەنە سیاسەکان ئەو مەرحلەی کە ساڵی ڕابردوو کە پەرلەمان و عێراق بە شێوەیەکی گشتی پێدا تێپەڕی بۆ هۆکاری ئەوەی کە ئەو بابەتەیەک لا نەکرێتەوە بەڵام تەسەوەر دەکەم لە بیدایەتی ئەو ساڵە دوایەوەی کە کوتلە سیاسەکان چەند دانیشتێکیان کرد و دانیشتەکانی دیکەش بەردەوام دەبی یەکلا دەکرێتەوە هەر پێکاتە و پشتی خۆی لە لێژنەکان بەردەکەوێت. بەڵێ بەڕێز ڕێبوار هادی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.